سۆمای چاوان ئەو ڕوو هەڵدەستێ بە دابەشکردنی سەبەتە خۆراک بەسەر بێباوکان بەگشتی ئەو سەبەتە خۆراکانی ئەو ڕۆدابەشی دەکەین بریتە لە 1000 سەبەتەی خۆراک. سوپاسی خی گەورە دەکەن، سوپاسی خێرخوازان دەکەن، خی گەورە پاداش خێرام داتەوە. ئەمڕۆکە ئەو داکەیتیمانە خۆی ئێمە زۆر دڵخۆشین، سوپاسی خی گەورە دەکەن کە ئەو خێرێ بە قسمەت کردین و ئەو داکەیتیمانەش لەو وەزعیدا لەو بەرەبەری جێژنەیەدا بەڕاستی زۆر پێویستیان بەو سەبەتە خۆراکانەیە. ئێمە سوپاسیان دەکەین، سوپاسی خێرخوازان دەکەین، داواین لەو بەڕێزانەوەیە کە بێن هاوکاری ئێمە بکەن و ئێمە شاوکاری ئەو بێباوکانە بکەین بەدەستیان بگات ئینشاءالله. ئێمە هەمیشە تقریبان 200 ناوێکمان ئەوالە زیادە هەیە کە کەفالەت نەکراون بەڵام لە مناسباتدا هاوکاریان دەکەین چ بە پارەبی چ بە سەبەتی خۆراکبی چ بە گۆشت بیتن ئێستا چەند ڕۆژی دابێتن جەژنی قوربانە گۆشتیان بەسەردا بەش دەکەن ئینشاءالله. ئەو سەبەتە خۆراکانە لە 13 قەڵم پێکاتیە ئەو قەڵەمەکان لە بەردەستمە زەیتە، ساوارە، برنجە، ماجون تەماتەیە، شەکرە، مریشکی لەگەڵدایە، مریشکی دهۆک، فاسۆلیایە، شەربەتە، چایە، ئاردە، چکولیتی تێدایە بۆ جێژنەی خوێیە شعریەیە. خاڵێک کە لێرەیە گرنگە ئێمە دەستخۆشی و سوپاس و پێزانین و قەدرمان هەیە و دوعای خێر بۆ خێرخوازانەکەین. سوپاس بۆ خواست سۆمای چاوان بۆتە دەستێکی سپی بۆ گەیاندنی ئەمانەتەکانی خێرخوازان بە کەسانی مستحق. ئەم جۆرە پرۆژانە بەتایبەت ئێمە کە لە وڵاتێکین بەتایبەت ئافرەتان کە هاوسەرەکانیان لە دەستەدەن منداڵانی بێسەرپەرشت ئێمە هیچ یارمەتیدان و سۆشیاڵێکی کۆمەڵایەتی لەم وڵاتەیە نییە و ئەگەر هەش بێ زۆر کەمە بە پێی پێویست نییە بۆیە ئەم جۆرە پرۆژانە لەگەڵ ئەوەی کە ماڵی یا داهات و دارایی خێرخوازان پاکە کاتەوە و ئەبێتە خێرێکی و سەدەقەیەکی جاریە بۆیان ماڵی ئەو کەسانش ئاوادانەکاتەوە و برەودان بەم جۆرە پرۆژانە و گرنگیدان بەم پرۆژانە بە شێوازێک کە بە شێوەیەکی سیستەماتیک زۆر ئەمانەتدارانە بە پاکی و بە شێوەیەکی ڕێک و پێک ئەگاتە دەستی ئەوانی کە مستحقن ئەمە زۆر گرنگە و جێی بایەخە و ئێمە لە دەستگای سۆمای چاوان کە سەرپەرشتی مناڵانی بێ سەرپەرشت و بێواوکەکەین مناڵانی هەتیوەکەین ئینشاءالله هاوکاری هەموو ئەو خێرخوازانەی کە ئەیانەوێت هاوڕێ و هاوڵی پێغەمبەری خوا بن سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. هذه جميع اللي انتزاع تشكل كم استقبل لا سۆمای چاوان سەرپەرشتێک لەسەر جەمشار و شارۆچکە خەلیان ساغلی خوا خێران بنووسیا ڕەبی خوایە وڵای هاوکاریمان دەکەن هەموو جێژنان معاشمان دەرمانگان هەیان بێتە خێرخواز بین لەمان دەنێ هاوکاریەکان بۆتە ئەوەی کە ئێوە دڵخۆش بن تەبعانەی سۆرێڵە جێ زۆر شتمان بۆ دەگرتەوە ئەوان نەبن ئەمەها نابێت بەڕاستی خوا خێریان بنووسی ئارێ وەڵای لە جێژنان گۆشتان بەسەر دابش دەکەن ئەرزاقتان پێدەدەن ئارێ وەڵا ئارێ وڵای بۆ دوژێژەی وەرمان کردیە وەرتان گرتی ئارێ وەڵا قەلبیان ساغ بێ ڕەبی خوایە وڵا من چاریەتیمانم بەخێر دەکەن نەداکە هەیە نەبابیایە هەردووگە بسەرەتا مردیە من کەسم نییە چاریەتیمان بەخێو دەکەی نەدایک نە باوچیان نەماوە ئەرێ وەڵا هەردووک بەسەرتای مردیە ئیشەڵا و خێرخوازانە هەر سەرکەوتوی دەبن بەهانای بێ باوکان دێن خوا خێرتان بنووسی ئیشەڵا هەر زیاترمان لۆ دەکەن و زیاتری سەرکەوتوی دەبن بەڕاستی زۆر دڵمان خۆشە ئەوە جێژنێ معناوە لۆ من زۆر الحەمدوللا لۆ من زۆر خوا لێیان بەس زیادکە مریشتیشتان وەرگرت لەگەڵ مریشکمان وەرگرتێ زەیتمان وەرگرتێ پێداویستیمان وەرگرتێ خوا خێرتان بنووسی ئەمڕۆ ئەوانە دەبێ و منداڵەکان چەند دڵخۆش دەبن زۆر دڵیان خۆش دەبێت الحەمدوللا زۆر دڵیان خۆش دەبێت شکرانەی دەوێ ئەمەش دڵمان خۆشە خوا خێریان بنووسی کارەشی خێرخوازیە لەو مندارە هەتیوان قەلبیان ساغبی چەند دڵخۆشین وەڵاهی زۆر دڵخۆشین خوا خێریان بنووسی چی تێ بۆ دەوڵەمەندەکان بۆ خوا پێدا وەڵای داوانی دەکەمەوە هاوکاریان بکەنی ڕێکخراوەکان خێرخوازەکان کو بەهانەی فەقیران بێ مندارەتیوان بێن دەستیان خۆش بێ